ماوەیەکە شەڕێکی گەرمی ڕاگەاندن لە نێوان پارتی و یەکێتی لە سۆشیال میدیا و ڕاگەیاندنەکانی سەر بە حیزبەکانیان گەرم بووە. وەکو بەشێک لە چاودێران دەڵێن بابەت و نووسینەکان هێندە توندن بۆنی شەڕی ناوخۆ و ئیدارەیان لێدێت. میدیا بەگشتیوم تۆڕە کۆمەڵاتیان چ فەرمی و چ نافەرمی بارودۆخێکیان دروست کردووە کە تەسیری لەسەر هەموو گەمەیەکی سیاسی هەیە. بە تایبەت لە هەرێمی کوردستانە کە گەمە سیاسیەکانی نێو حیزبە دەسەڵاتدارەکان بە جۆرێک لە جۆرەکانەکرێن کە خۆیان لە خۆیان بەشکن کە ئەم واقعە سیاسە و لەم بارودۆخەیە حاڵەتێکی زۆر نەگونجاوە. خۆیان کە بارودۆخەکەیان خوڵقانوە خۆشیان خاوەنی کۆمەڵە میدیای سێبەرن یەن بۆ بەرامبەر لە یەکتری بۆەوەی ئەو دەنگە خۆڵەمێشی ناو شەقام بجوڵێن بۆ بەرژەوەندەکانی خۆیان ڕووداوەکان بارودۆخەکانە خەنە نێو تۆڕە کۆمەڵاتەکان ئەیەن بەدەم میدیاکانەوە میدیاکانیش تەحلیلی جیاوازیان بۆەکەن وەگەرنا ئەگەر بارودۆخەکە بەو شێوەیە نەخرێتە ناوەوە و میدیاکانی خۆیان هاوکار نەبن بۆەوەی ئەم بارودۆخە پیشان بدەن ئەم تەسیرەش دروست نابێ. ئەم کاردانە و ڕنگدانەوەی میدیا کە ئیشی لەسەرەکە لەم دوو حاڵەتە بە دەرنابێ. یەکێکیان حاڵەتەکە گەمەیەکی سیاسی زۆر ناتەندروستە و سیاسیەکان خۆشیان لێ بەشکن کە ئەم گەمەیەکەن و ئەژدانن ناتەندروستە لەوە چه هێزێکی دەرەکی یاخود بەرژەوەندەیەکی شەخصی حیزبی لە پشتەمەوەیە و خەڵکیش قبوڵی ئەمەنەکە و یاخود میدیاکانی خۆشیان بۆ چەسپاندنی ئامانجی خۆی میدیاکانی خۆیان ئاگر بە خەرمانەکەوانێن تاوەکو زیاتر بسووتێ و لە بەرژەوەندی ئەوانە بێ. سنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان دەڵێن وەکو چۆن ڕۆژنامەنووسێک پێشەلکاری بەرامبەر بکرێت ئەوان پشگیری لێ دەکەن لەم دۆخەشی ئێستا هاتۆتە ئاراوە سەرزنشی ئەو میدیا و دەستگا ڕاگەیاندانە دەکەن کار لەسەر گەرمکردنی شەڕ و هەڵگیرسانی شەڕ دەکەن. پێویستە لەسەر میدیا بینراوە و بیسترا و خوێندراوەکان پیشەیانە مامەڵە لەگەڵ ئەو دۆخەدا بکەن کە ئێستا لە نێوان یەکێتی و پارتیدا دروست بووە. بەردەوام لە باس لە حقوقی ڕۆژنامەنووسان دەکەین بەراز لە مافەکانیان دەکەین بەڵام لەگەڵ ئەوشدا دیوێکیکە هەیە کە ئەرکی ڕۆژنامەنووسانە بۆیە ئێمە بەردەوام لە هەموو ڕووداوێکە لە هەموو پێشاتێکە داوامان لە کەناڵەکانی ڕاگەیاندن کردووە داوامان لە ڕۆژنامەنووسان کردووە کە دەبێت چۆن داوای مافی خۆتان دەکەن بە هەماشی و دەبێت ئەرکەکانی خۆتان بە شێوەیەکی باش جێبەجێ بکەن بۆیە لە ئێستادا دووبارە داوا لە کەناڵەکانی ڕاگەیاندن دەکەینەوە کە پابەند بن بە پیشەیبوونی خۆیان پابەند بن بەو دروشمانی کە خۆیان ئیدعای بۆ دەکەن کۆمەڵێک قەیرانی زۆر هەیە لە وڵاتەکە بۆیە لە ئێستادا پێویستمان بە هیچ قەیرانێکی کەنیە ئەمە نەمان قەیران زۆرە بۆیە داوا لە کەناڵەکانی ڕاگەیاندن دەکەین داوا لە ڕۆژنامەنووسان دەکەین پابەندی ئەو پرەنسیپانە بن کە کەناڵەکانیان کاری بۆ دەکەن دوور بکەنەوە لە هەموو ئاژاوە گێڕێک هەموو شەڕێکی ڕاگەیاندن کە زیان بە دۆخەکە بگەێنێت و زیان بە هەرێمی کوردستان بگەێنێت. ئەم جارە زینی وەرتێ بوویەوە بە چەقی هەڵگیرسانی شەڕی میدیایی و دەمەقاڵەی نێوان یەکێتی و پارتی و کێشەکانی نێوانیان لە ڕێگەی میدیاوە تا لێواری هەڵگیرسانی شەڕ و پێکدادان بردووە. بە بڕوای چاودێران پێویستە ئەم دوو حیزبە کێشە و ململانەکانیان وەلا بنێن و لە بیری گوزەرانی هاوڵاتیان و موچەخۆران دابن. شەڕی میدیایی پارتی و یەکێتی لە دۆخێکدا قوتکراوەتەوە کە ئەم دوو هێزە وەکو دوو پێکهێنەری سەرەکی حکومەت بە پاساوی مەترسیەکانی کۆرۆنا نزیکەی 2 مانگە هاوڵاتیانیان لە ماڵەکانیاندا ڕاگرتووە و هێشتا هیچ موچەیەکی ساڵی نوێیان دابەش نەکردوێتەوە و بازار و کار و کاسبی خەڵکیشان وەستاندووە. گەردەزواڵایی دەستگا خێرخوازیەکان و خێرۆمەندان هاوکار نەبووایە دوور نەبوو کارەساتی مرۆیی گەورە لە هەرێمی کوردستان بقەومێت. ڕامیا ڕۆسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.